سەیر ئەوەیە خۆشەویستەکانم، تعجب ئەوەیە ئێمە هەفتەکان تێپەڕ ئەکا، مانگەکان تێپەڕ ئەکا، حەز ئەکەین زوو تێپەڕ بکە، تەنانەت ساڵەکانیش حەز ئەکەین زوو تێپەڕ بکە. لە ژیانمانە بە تەجروبەی ڕۆژگار ئەمەمان بینیوە، بە تایبەت لە مەرحەلە قۆناغە سەرەتایەکان هەمومان حەز ئەکەین زووتر سەری مانگ بێ بۆ ئەوەی مەعاشەکەمان وەربگرین، هەمومان بۆ ئەوەی ڕاتبەکەمان وەربگرین حەز ئەکەین زووتر کۆتایی بە مانگ بێ، زووتر ساڵ تەواو ببێ بۆ ئەوەی تەمەنمان تۆزێ گەورەتر ببێ، بۆ ئەوەی کاتی قۆناغەکانی داهاتوو بێتە سەرمانە. بەڵام نازانین ئەم تێپەڕبوونی ساڵ و مانگ و هەفتە و تەنانەت ڕۆژ و تەنانەت سعاتەکانیش هەمووی لە خەرمانی تەمەنمان کەمەکاتەوە. خۆشەویستەکانم، خەرمانی تەمەنی ئینسان وەکو عینەن جاران سعات هەبوو، سعاتی ڕەملی سەر و ژبانی بوو، لەبانەوە سعاتەکە پڕ ئەبوو، مەسەڵەن کاتی هەڵەودیمت کردایەتەوە پڕ بوو لە لم، بەرەبەرە ئەو لمە ئەتکایە بە پێی سعات بە ماوەی 24 سعات ئەتکایە خوارەوە، دێتە خوارەوە، لە ئەخیرە خوار پڕ ئەبوو بان بەتاڵ ئەبوو. تەمەنی ئینسانی شوایە تا خانەکەی ئەملا پڕ ببێت لە هینەکەی ئەملات کەمە بێتەوە. تەمەنەکان دیاری کراون، 60 ساڵ 50 ساڵ 40 ساڵ چەندێ تەمەنت بێ ڕۆژێکی لێ بچێ لەم کەمە بێتەوە، لە خەرمانی تەمەنت کەمە بێتەوە، بەس ئێمە هەستی پێ ناکەین. بەداخەوە ئەبوو دەردا ئەفەرمێ سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم أفرمي يا ابن آدم إنما أنت أيام كلما ذهب يومك ذهب بعضك. أفرمي بني آدم تو بريتيد للروجاركان، لو روجاني كهي روجاني تمنت حسابك صالك 365 روجة ضربي بيسك ضربي تشليك ضربي شستيك برا حسابك أو بري بسو أو أنا 1000 روجك، يعني يك روج يعني أسكسك أجر بسو 1000 مثلا تاك ديناري هبه يا بسو 1000 حتى تنانت قلاي دولاري شي هبه لا ترسي هل أترسي الله برابر اللي تواوا به يا باشا خو تمنت هر أوابا همان شي ويا روجانا كلم روجك لمت يفر بي لو كما بيتوا بويا تو بريتيت لو روجانا هر روجك تأتشي لا يك لتمنت كما كان تيبي أقام ليبي